هێرشەکانی هێزە ئاسایشیەکانی عێراق بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوامن و لە ئێستادا پێکدادانەکان گەیشتوونەتە ناوچە سنووریەکان لەگەڵ تورکیادا وەک بەشێک لە هەوڵی حکوومەتی عێراق بۆ دەست بە سەرداگرتنی ئەو ناوچانەی بەدابڕێنراوەکان ناودێرکراون. ئەم پەرەسەندانەش دوا بە دوای سەردانەکەی سەرۆکوەزیری عێراقە بۆ تورکیا کە لەوێ پشتیوانیەکی تەواوی ئەنکەرەی بەدەستهێنا. پێترۆل بۆرە هاتنندا ئامادەین بە هەموو جۆرێک بۆ پشتیوانی عێراق و ئەوەش کە پەیوەندی بە هەناردەکردنی نەوتەوە هەیە. لەسەر پەڕینەوەش لەسەر سنوور و توێژە دوولایەنەکان بەردەوام دەبن و هەموو شتێکی لەسەر بنچینەی ڕێکەوتنێکی دوولایەنە دەبن. تەوەری سەرەکی و توێژەکانی بەغدا و ئەنکەرە ئەو ڕفراندۆمەی هەرێمی کوردستانی عێراق بوو کە بۆ سربەخۆیی کردی و هەردوو وڵاتیش دژی بوون. حاولنا إيقاف الاستفتاء الذي حصل. هەوڵی ڕاگررتنی ڕفراندۆمەکەماندا کە یەکلایەنە کرا بەبێ هیچ ڕێزگرتن و بە هێندوەرگرتنی پێکاتەکانی تری گەلی عێراق. بەڵام مەخابن ئەو ڕفراندۆمە کرا بەبێ ڕاویشکردن لەگەڵ هیچ لایەکدا وەکردنەکەشی سەپاندن بوو. کۆماری ئیسلامی ئێرانیش هاوهەڵوێستی تورکیا و عێراقە بۆ دژایەتیکردنی ڕفراندۆم و هەروەهاش پاراستنی یەکپارچەیی خاچی عێراق. ئێرانیەکان جەخت دەکەنەوە لەوەی هەموو پشتیوانیەکی حکوومەتی عێراق دەکەن بۆ پاراستنی سەقامگیری و یەکگرتوویی عێراقی دراوسێی. هاوکات ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانیش جارێکی تریش پەیامی خۆی دەنێرێ بۆ هەردوو لایەنی ئەم قەیرانە سیاسی و ئاسایشیە لە عێراقدا و نیگەرانی خۆیشی بەرامبەر ڕەوشەکە دەردەبڕێت. ئەندامانی ئەنجومەنی ئاسایش داوا لە هەموو لایەنەکانەکان تاخوایان لە مەترسیەکان و بەکارهێنانی هێز دوور بخەنەوە و دەست بکەن بە دیالوجێکی بنیاتنەر و داوا دەکاتەوە کە پێویستە ماف و خواستی هەموو وڵاتیانی عێراقی بێنێتە دی لە ڕێجێبەجێکردنی تەواوی دەستوری عێراق. ئەندامانی ئەنجومەن زانیویانە کە هەردوو حکوومەتی نێوەندی و هەریمیش ئەو ئەندامانە ڕێزگرتنی خۆیان بۆ سەروەری و هەروەها یەکپارچەی عێراق دووبارە دەکەنەوە بە گرنگیشی دەزان سەنجیان لەسەر هەوڵەکانی شکست پێهێنانی داعش بن. حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە یەکێک لە خاڵەکانی سەرکردنی ئەنجامەکانی ڕفراندۆم بوو وەک هەوڵێک بۆ کۆتایی پێهێنانی گرژیەکان لە نێوان هەرێم و بەغدادا. دانیشتوانی کورد کاردانەوەی خۆیان هەبوو. بەحر بەخۆی بێم چیدای بێم بۆ وای کرد بۆ شخصیاتی خۆی وای کرد بۆ مانەوەی خۆی بۆچی بوو. ئەمریکا ئەوروپا هەر هەموو یعنی بەرامبەر کوردی زۆر بێوەفا بوون. شەڕەکەی داعشان بە کوردی کرد، کوردیان بە کوشتندا، شەهیدیاندا، برینداریاندا ئەس دوای پشمەتی دەکەن. هیچ بڕوامان بە ئەمریکا و بە ئەوروپا بەکەس نمایە. هەر لە یەکەم دەستپێکردنی بانگەوازی ڕفراندۆم بە من وایە غەڵەت. کورد غەڵەتی تاریخی کرد لە بەرامبەری نەتەوە یەکگرتوەکانی قەومی خۆی. دەبوایە هەر یەکەم جار کە ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان گەوەتی مەیکە نەیکردبایە. لەو ڕاگەیاندنەی هەرێمی کوردستانی عێراقدا داوای ئاگربەستی دەستبەجێیی کراوە، بەڵام پێناچێت بەغدا بەو پێشنیازانەی هەرێم قایل بێت و سەرۆکوەزیری عێراق دەڵێت دەبێت ڕفراندۆم و ئەنجامەکانیشی هەڵبوەشێنرێنەوە.